دانیشتوانە کوردەکەی خوڕماتوو لە نێوان گەڕەکە تورکمانە شیعی و کوردەکاندا بربەستی گەورە دروست دەکەن و گەڕەکەکان لە یەکتری دادەبڕن. هۆکاری ئەمەش دەگێڕنەوە بۆ ئەوەی کە لە گەڕەکە تورکمانیەکانەوە تەقەیان لێ دەکرێت. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی ئاڵۆزیەکانی چەند مانگی ڕابردووی نێوانیان زیاتر لە 21 کەس لە هەردوو لا کوژران. سەبارەت بە بربەستە ئەمە واتای ئەوە ئەگەێنێ کە ئەم خەڵکە پێی هەستاوە کە دروست کراوە لە پێناو پاراستنی سەرۆت و سەر و ماڵی خۆمان لەم گەڕەکانە لەم گەڕەکە کوڕیەدا بۆ ئەوەی چونکە نەک جارێ نەک دوو جار لە جیهەتێکی ژمارەیە چەکدار لەبسەرەوە ئەدەینە بەر گولا و چەند جارێکش موشەکباران کراوین. حەشدی شعبیش لە نزیک بربەستی کوردەکان بارەگای داناوە و پێشمەرگەش لەسەر بربەستەکە خاڵی چاودێری داناوە و لەوێوە چاودێری گەڕەکەکانی یەکتری دەکەن. وە شەڕەکانیش لە ڕاستی ئاگەرێمە بەواقعی قسە لەسەر شتەکان بکەین ئەوەی لەگەڵ خۆیان هێنایە ئاراوە کە کورد بازارەکە جێبێڵێ ینی سەرەتای شەڕەکە و جێهێڵانی بازارەکە بخۆی دابڕانێکە و بخۆی جیاکردنەوەیەکە لێ ناون کورد و تورکمانە. ئێمە دوجار لە تەسەور وایە لە ئێوارەی سێ بوو یا چواری سێ بوو کە تەقە دروست بوو لەوێ یەکسەر بە ئەرویژی لە گەڕەکە کوردەکانیاندا ناچار بووین ئێمە پشتیوانی لە خەڵکی گەڕەکەکەین بۆی ئەو دیوارە بکرێت و لە پاڵ دیوارەکەشە مەفرەزەیەک یا بڵێن نقطەیەکی پێشمەگەدانێ. وەک چۆن کوردەکان لە ڕێگەی بربەستەوە گەڕەکەکانیان دەپارێزن، تورکمانە شیعەکانیش لەسەر گەڕەکەکانیان بازگەیان داناوە. من يقتل التركمان في شارع ئایا کێ تورکمان دەکوژێت لەسەر ئەو شەقامەی کە لە ژێر کۆنتترۆلی پێشمەرگەدایە؟ ئایا ئەوە پێشمەرگەیە؟ ئێمە پێشمەرگە تۆمەتبار ناکەین، بەڵکو ئەوانە تۆمەتبار دەکەین کە تورکمان دەکوژن لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی پێشمەرگە و کوردیش دەرفێنن لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حەشدی شعبی کەواتە دوژمنێکی هاوبەش هەیە کە دەزانێت چۆن و لە چ کاتێکدا و بە چ شێوەیەک کارەکەی ئەنجام دەدات. لە ئێستادا قەزای خوڕماتوو لە نێوان کورد و شیعەکاندا دابەش کراوە و هەردوو لاشیان خاوەنی هێزی چەکدارن. کەم ڕۆژیش هەیە لەو قەزایە خەڵک نەکوژرێت و نەڕفێنرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.